ئێستا گەلی کورد وەکو ئەو قورسایی لێ هاتووە کە ئەگەر تۆ قورسایی 2 تۆنی جیاواز بخەیتە سەر 2 شانەی تەرازوویەک گەلی کورد ئەگەر قورساییەکی یان وەکو پێک هاتە وەکو نەتەوەی کورد ئەگەر ڕێژەکەی بە گوێرەی جیهان و نەتەوەکانی جیهان کەم بێ بەڵام ئەو قورسایەیە کە لە نێوانی ئەم 2 تۆنەیە بیخەیتە سەر هەر لایەکیان گۆڕانکاری هێز دروستەکە بۆیە بۆ هەموو دەوڵەتانی دنیا بە تایبەتی هەژمونگەرەکان دەستێوەردان لە گەلی کووردا ڕاستەوخۆ بە گرنگە بینن بۆ گۆڕانکاری ئەو دیزاینانەی کە هەر کەسێوێ سوودی لێوەربگرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوەی کە گرنگە ئەمڕۆ گەلی کورد گەیشتۆتە ئاستێت گەیشتۆتە قۆناغێک کە بەرەو چنینەوەی بەرهەمی تێکۆشانەکەی دەڕوات ئێمە گەر سەیری هەر بەشێکی کوردستان بکەین سەرڕای ئەوەی کۆمەڵکوژی قوربانیەکی زۆرمان داوە خوێنێکی زۆر بەخشراوە ئەمڕۆ قۆناغێکە زەمینێکە کە گەلی کوردیش وەکو هەر لایەکی دیکەی دنیا کە باسمان کرد کە هەر کەسەیەوێ ڕۆڵ و پێگەی هەبێ لەسەر ڕەنج و لەسەر خوێن و لەسەر کۆمەڵکوشکردنی گەلی کورد و ئەو بەرهەمەی کە ژنانی کورد و گەنجانی کورد بەدەستیان هێناوە سوود ببینن گەلی کوردیش کاتی ئەوە هاتووە کە سوود لە تێکۆشانەکەی خۆی لە بەرهەمی شەهیدەکانی خۆی ببینێت بۆیە ئەمڕۆ هێرشێکی سەرتاسەری ئەتوانین بڵین هەوڵی کۆمەڵکوژی لەسەر گەلی کوردی ئازاد کوردی بەناموس بەڕێوە دەچێت لە هەر شوێنێکی دنیا کوردێکی ئازاد بوونی هەبێ و بە تایبەتی تر ژنێکی ئازاد پێشنگایەتی ئەم تێکۆشانە ئازاد و دیموکراتیە بکات هێرشی داگیرکاران بە گشتی و زلهێزان لەسەر ئەم شوێنە بەڕێوە ئەچێت ئەوەی کە لە شەنگال بینیمان هێرش بوو بۆ سەر ژنی ئازاد و ئەو مەترسیانەی ئەمڕۆ لەسەر شەنگال هەیە کە ئەبێ ببێت بە خاڵی سەرەکی هەر هەمومان 24 سەعات لە ذهنی هەر هەموماندا بێ کە ئازادی شەنگال ئازادی تەواوی باشووری کوردستانە و کوردستان هەمووی پێکەوە گرێ دراوە ڕاستە دایک و باوک ئەرکێتی نەسیحەت بکات و ڕێی ڕاستی پیشاندا بەڵام گەنج ئەبێ ڕێی ڕاستەقینە خۆی دیاری بکە لەبەرەوە بێ بە عەقڵێکی نوێکاری بە عەقڵێکی گەنجانە بیرکاتەوە بۆ ئەمێ باسی ئەوە بکەم کە ئێمە لە کۆمەڵگایەکەین ئێستا زۆر جار لەوانەیە بڵێن کێشەی کۆمەڵگای باشووری کوردستان هەژاریە خەڵک فەقیرە ڕاستە ئەبێ ئەمەش هەبێ بەڵام ئەمە زۆرینە نییە کێشەی ئەساسی ئەگەر ڕەگەزگەرایی هەیە ئەگەر ژن لەسەر ناموس ئەکوژرێ ئەگەر ژن لەسەر نوکەی تەلەفۆنێک ئەکوژرێ دیوان باسی ئەوەی کردوتی لەوانەیە ئێوە هیچ کێشەتان نەبێ بە ئازادی هاتوون لە سەدا 99 ئەمانەی کە لێرەش دانیشتون بە ئازادی نەهاتوون سەیریکەن تەلەبەی داخلی هەموو ڕۆشتنەوە تەلەبەی زانکۆن ئەوایە ئەوان هەتانی وەی شەو مناقەشەیان کردایە کێ بەرپرسیارە لەم کێشانە کێ بەرپرسیارە لە چارەسەرکردنی کێشەی کۆمەڵگا بێگومان ژنانی گەنج لەناو ژنانی گەنجا کێ هەری زێدە بەرپرسیارە تەلەبەی زانکۆ شۆڕشی هەموو دنیا لەسەر دەستی تەلەبەی زانکۆ کراوە ئەو شۆڕشە گەورەی کە ئێستا بەرهەمەکەی لە ڕۆژاوا و لە شەنگال و لەکوێ بینی لە زانکۆی ئەنقەرەوە دەستی پێکرد تەلەبەی زانکۆ شۆڕش دەست پێکا شۆڕشی فەڕەنسا تەلەبەی زانکۆ دەستی پێکرد لە بەهاری ساڵی 1990دا لە سەروبەری تاقیکردنەوەی پۆلیسەی ناوەندی دەستبەرداری خوێندن دەبێ ئەو بەدیهێنانی خەونەکانی بۆ ئازادی لە خوێندندا نەدەبینیەوە هەمیشە جێی سەرنجی کەسوکار و هاوڕێکان و مامۆستایانی خوێندنگەکەشی بوو پرسیارەکانی هەرگیز لەوانی دیکە نەدەچوو بەڵام بە وەڵامی کرچ و کاڵیش ڕازی نەدەبوو ڤیانجاو دەیگوت ڕۆژێک لە ڕێی خوێندنگا هاوڕێکەم دەستی بە پڕمەی گریان کرد لێم پرسی بۆ دەگری گوتی بە زۆر دەمدەنە کوڕەمامەکەم و ئەمڕۆ ڕۆژی دواییمە لە خوێندنگا دوجار پێدەشتەکانیش بە کێشی ڕۆحی سەرکەشیانی چیاکان بکە ڤیانجاو دوای ئەوەی کە ڕوو لە چیاکانی کوردستان دەکا لە ماوەیەکی زۆر کووردا لە میانەی پەروەردە و خۆپەروەردەکردندا دەرێک بەڕاستینەی کۆمەڵگە و کەسێتی ژن دەکا دوام بگین دیسە باز دووبارەکەم بێژن ناین ئەمێ بچین بێژن هون نەکارن ئەمێ بگین ئیلاهی بە ئەسراری ئەمە هێش خوا بدین پێش و خۆمان ون کردو لەناو سیستەمێکی سەرمایەداری زۆر قێزەوەنداکە هەمویان کار لەسەر ئێمەی ئافرەت دەکەن ئێمەی ژن دەکەن بۆیە پێویستە بە تایبەتی گەنجان
کە ئەڵقەی بنگەیی گۆڕانکاریەکانن و ئەڵقەی بنگەی ڕێخستنەکانن زۆر خۆیان پێش بخەن و ئێمە کەون بووین لە ناو سیستەمی سەرمایەداری و سیستەمی کاپیتالیزم و ئەو سیستەمە داگیرکارێکە تێدان تەنها بە فکر و ڕامانی ڕەبەر ئاپۆ ئێمە دەتوانین خۆمان قوتارکەین و خۆمان پێ بگەێنین. یعنی براستیژی ئەم وەک جوانێن شنگالێ وەک ژنێن جوانێ شنگالێ ئەم چ قاسیژی یعنی کێفخۆشیە خۆبینن سەر زمان هیناژی کێمەژبەر و لە دەمە گوسا دیرۆکیدا ئەف کۆنفەرەنس هاتە ئاواکردن چ قاسیژی ئاستەنگ و ئێریش لەسەر هەر چار پارچەن کوردستانی هەنن li dijî wê jî yanî ev konferans bersivîkî herî mezin e ji wan dagîrkeran re. Ez dilberim demeyî salekê stebirî jinanê gencanê tê goşêr bûma. Ez hez didim ku sala werê tiştekî baştir bikim û ez zêdeyî lo înşallah hemû pêşkevin û hemû jî tevlî me bibin ku hemû destê xwe bide û tiştekî pêştir bikim. دیانە ڕێوالێکە توکۆ منش بەڵێنی خۆمەدەم بەم دوو ساڵە چی چالاکیش بکێ بەشدار و لەگەڵ منیش کانی چیە بەڵێ نەدەم بە ڕۆحی شەهیدان لە ماوەی ئەو دوو ساڵەدا هەرچی ئیش و کارە بە ڕۆحی ئازادانە ئەنجامی دەدەم. Serca i naszych zani, bo nami